هەرچەندە ماوەی زیاتر لە هەفتەیەکە سایلۆی دیالە دەستی بە وەرگرتنی گەنمی جوتیاران کردووە، بەڵام بۆ ئەم ساڵ بە هۆکاری ئەوەی کە جوتیارانی کوردی دانیشتووی قەزای خانقین و دەوروبەری گرێبەستی کشت و کاڵیەکانیان نوێ نەکراوەتەوە، گەرمیەکانیان لێوەر ناگیرێت. بۆیە جوتیارانی کوردیش نیگەرانن و داواکارن لە حکوومەتی ناوەند چیتر بە بیانووی جیاجا دژایەتیان نەکات. ئمە گەنموجێمان لێرە دیارە وەری ناگرێت، لە کورد وەری ناگرێت. معنای چییە؟ قاغدەغان و ناو خۆمانە. لە زەمان مەلک فەیسەڵ و تا ئێستا یەقزە لێنێ ئیمەسە. ئەیسایشە هاتیم لە چار کابان زێزار خۆی. ئیمە لە دیارە توای من هەرمی کوردستان توای من ئیمە گەنموجێمان وەربگرێت. معنای چییە؟ سعری باشە ئێستا بۆ وەری ناگرێت. معنای چییە؟ زدمان کارەکە و ناو خۆمانشە عەقد گیشە و ناو خۆمانە وەقا ناو کوردە. ئیمە داواکاری من لە دیالە سایلۆگان گەنمانمان وەرناگرن لێن ئەمساڵ سعرەکەی باشترە. ئیمە دژیاتی ماکەنیشن عەقدە بەناوی وە نییە. ئیمە ئەب ئەجدادمان ئەم عەرزە خۆمان هەن کووردە و ئیمە لە 75 تەرحیل کریامی ساتیم لە سەبان عەرز خۆمان عەقدەکان تا ئێستا نەکردنە سەی ناو خۆمان. بەڕێوەبەری کشت و کاڵی خانەقین دەڵێت وەک پاڵپشتیەک بۆ جوتیارانی خانەقین و دەوروبەری کار ئاسانیان بۆیان کردووە بۆ ئەوەی لە سایلۆی کەلار بەرهەمەکانیان وەربگیرێتەوە. ئەوە ماوەی هەفتەیە زیاترە لە دیالە دەستکراوە بە وەرگرتنی گەنمی جوتیارانی بۆ ساڵی 2021-2022 بەڵام لە ئەم خوتەی ئەم ساڵی گەنم وەرگرتنی گەنمی دیالە کوردەکان بێبەشن. کوردەکانی کە ساڵی 1976 بە پێی بڕیارێکی هەیئەت زراعە والإصلاح الزراعی 3190 لە ساڵی 1976 گرێبەستەکانیان هەڵوەشایەوە. ئەم ساڵ بۆ پاڵپشتی جوتیاران کارمان بۆ ئەوە کردووە جوتیارەکانی سنووری خانەقین ئەوانەی کە ئەکەوێتە سنووری مادەی 140 لە سایلۆی کەلار بە شێوەیەکی باشتر و ڕێک و پێکتر و منەظەمتر وەربگیرێ گەنمەکانیان بۆ وەرزی ئەم ساڵ. بڕیاری وەرنەگرتنی بەرهەمی گەنمی ئەم ساڵی جوتیارانی کورد لەلایەن سایلۆی دیالەوە لە کاتێکدایە کە ئەم ساڵ بۆ هەر تۆنێک بڕی 850,000 دینار وەردەگیرێت. لە سنووری قەزای خانەقین و دەوروبەری زیاتر لە 4500 جوتیار بۆ ئەم ساڵ ناتوانن بەرهەمەکانیان بفرۆشنەوە بە سایلۆی دیالە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.